لە سنووری قەزای چەمچەماڵ هەوڵاتیەک سێ زۆر هەرزنی چاندووە و کارەکەشی بەرهەمدار بووە. عوسمان گەنجێکی قەزای چەمچەماڵە ئەمساڵ سێ زۆر هەرزنی بەرهەم هێناوە و ئەزموونێکی باشی لەو بوارەدا پەیدا کردووە. سێ جۆرم بەرهەم هاوردووە. ئەم سێ جۆرە لەخوا بە زیابێن نەجاحەتی هاوردە لە خاک و ئاوی خۆمانە زۆر باشە. یعنی ئەو کەسانی کە خەریک فەلاحەتن ئەتوانن سوودی لێ ببینن تۆوی بکەن بۆ ئەوەی شەرت هەر گەنم و جۆ و گەنمەشامی نییە. ئەتوانن ئەمەیش تۆکەن و ئیسفادەی لێ بکەن و بیکەنە بازاڕەکانەوە کە فەرقێکی زۆری هەیە لەگەڵ هاوردەکانە. 20 جۆر بۆ 30 جۆردان هەیە. هیچ کەسێ نەیتوانیوە ئەم شتە بکە لە هەرێمی کوردستانە. هەرزن بە خۆراکی بەشێک لە باڵندەکانە ژمار دەکرێت. خاوەنی دوکانێکی باڵندە فرۆشیش دەڵێت بەرهەمی جوتیارە خۆماڵیەکە بەرهەمێکی باشە. ئەم هەرزنە کلەوەتی هاتەتە بازارەوە کوالێتی بەرزەوە ئەو هەرزانیت کە لە دەرەوە دێت کوالێتی وان نییە و تۆزی ئەمەش بازاری داشکاندووە. دەستخۆشی لەم گەنجانەکەین هیواداری بەردەوامی هەبێت و ئیشەڵا ساڵانی داهاتوش دەستخۆشییان لەکەین بەردەوام بن. ئەم بەرهەمە لەوەتی ئەم کاکانە هەوردیانەتە بازارەوە بەڕاستی خەڵکی زۆر حەزی پێێتی و وەتەیش زۆر بە ئاسانی ئەماخوات. شارەزایکی دەرمانی جیایش دەڵێت هەرزن جگەلەوەی خۆراکی باڵندەکانە هاوکات لە ڕابردوو مرۆڤیش وەکو خۆراکێک سوودی لێبینیوە. ئەمە بە عەرەبی دخنی پێوترێ، بە کوردی خۆمان هەرزنی پێوترێ. زۆر کەس وازانێمە تەنها بۆ خواردنی تەیر و تەواڵە. ئەمە جگەلەوەی بۆ خواردنی تەیر و پەلەوەر و ئەوانەیە ئەتوانی وەکو خۆراک بەکاری بێنی. لە جیاتی برنج ئەتوانی بیکەی بە جێگرەوەی برنج بە تایبەتیوانی کە شەکرەیانە، ئەوانەی کە قەڵەون یانەوەی کێشیان دابەزێنن ئەتوانن وەکو ساوەر بخۆن، چێشتی خۆشی لێ دروستەکرێ. وەختی خۆی لە کۆنا کولێری لێ دروست کراوە، نانی لێ دروست کراوە، زۆر سوودی هەیە. ئەمە نسبەی کاربۆهایدراتی زۆر کەمە، کە نسبەی کاربۆهایدراتی زۆر کەمە کەسەکە ئیخوا هەست بە تێری ئەکات و شەکریشی بەرز ناکاتەوە و گڵۆتینی سفرە. بەرەمێنانی چەند جۆرێک لە هەرزن بۆ جاری یەکەم لەم ناوچەیە ئەزموونێکی باشە و دەکرێت لە داهات و کاری زیاتری لەسەر بکرێ و جوتێران بە ڕێژەیەکی بەرچاوتر بەرهەمی بێنن و پێویستی بازاڕەکانی هەرێمی کوردستانی پێپڕ بکرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.